تەماشاکردنی یەکتر لەگەڵ دراوسێکانە زۆر کەم بووەتەوە و نەدەزانین ماف چییە و نەدەزانین ئەرکەکانیشی چییە، بەڵام هێشتا لە دەرەوەی ناوەندی شارەکان بە تایبەتی لە گوندەکان لە شارۆچکەکان هێشتا زۆر باشە، هاتوچۆی نێوان دراوسێکان زۆرە، خزمەت و تێکەڵیان زۆرە، بۆیە پێویستە بزانین ئایا ئەرک و مافی دراوسێتی چۆنە و ئەگەر کاتێک کە سەیریایانی پیرۆزی ئیسلام دەکەین ئەرکی دراوسێتی هەندە قورسە کە ڕەنگە ئێمە تا ئێستا پەیمان پێ نەبردبێت و لەو ڕۆ تووشی هەڵە بوو بین. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە شارە زوورەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا غەریب محەممەد زانای ئاینی دەکەین. مامۆستا گیان سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئایا دراوسێتیەوەی کە ئێستا هەمومان دەیکەین و بەتایبەت دەتوانین بە دوو شێوازدا بەشیکەینەوەی کە لە ناوەندی شارە گەورەکانە دەکرێەوە ئەوشی کە لە دەروی ناوەندەکانە دەکرێت جیاوازی زۆرە، چه ئەرکێکی بەسەر یەکترەوە هەیە دراوسێکان؟ وعليكم السلام ورحمة الله وبركاته. سلامی خوای پردووە لە جەنابتان لە تەواوی کارمەندانی کەناڵ ئاسمانی پەیام لە بینەران و بیسەرانی کەناڵ ئاسمانی پەیام سەرەتا لە خوای پردووە ئەپارڕینەوە بۆ خاتری ناوە جوانەکانی ڕۆژوو عیبادەت و بەندەتی ئەم مانگەمان بە باشترین شێوە لێ قبوڵ بکە، لە گوناحەکانمان خۆش بێ، لە گوناحی دایک و باوکمان خۆش بێ، لەو کەسانە بین کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لە ئاگری دۆزەخ ئازادیانەکە بۆ خاتری ناوە جوانەکانی. دەستان خۆش بێت، تەورەیەکی گرنگە، تەورەیەکی مهمە، هەر بۆیە زانیان ئەفەرمون ڕزا و ڕەحمەتی خۆیان لێبێ ئەو بابەتانەی کە زۆر گرنگن زۆر پێویستە دووبارە بکرێنەوە. یەکێ لەو بابەتە گرنگانە دراوسێ، مافی دراوسێ، حەق و واجباتی دراوسێ لەسەر یەکتری، گومانی تیانی لە شەریعەتی ئیسلامیە دراوسێ مافی زۆرە لەسەر دراوسێکەی. هەر بۆیە کاتێک قورئانی پیرۆز ئەخوێنیتەوە ئەبینی کەوا قورئان زۆر بە گرنگی باسی مافی دراوسەی کردووە، کەوا بوو قورئان باسی شتێ بکە ئەو شتە گرنگە، ئەو شتە مهمە، بە تایبەتی ئەو باسانی کە زۆر گرنگن خوای پروردگار گرەی داوە بە مافی خۆیەوە. بۆی خوای پروردگار لە قورئانی پیرۆزە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم واعبدوا الله ولا تشركوا به شيئا. خوای گەورە فەرمێ بەندەتی بۆ خوای گەورە بکەن و هیچ هاوبەشی بۆ بڕیار مەدەن. پاشان چەند ماف و حەق واجباتێکی تر باسەکە لەبەر گرنگی ئەو حەق و واجب و مافانە خوای پروردگار گرەی داوە بە مافی خواپەرستیەوە بەندەتیەوە. بۆ یەکێ لەو حەقانە خوای گەورە فەرمێ والجار الجنوبي والجار ذي القربى. خوای پروردگار فەرمێن چاک بن لەگەڵ دراوسێکانتانە، لەگەڵ دراوسێکانتانە بە چاکی و باشی تەعامل بکەن. بۆیە بەڕاستی لە ئیسلامە دراوسێ ماف و حەقێکی پانتایی زۆر گەورەی پێدراوە. دراوسێ مافێکی زۆر گەورەی لەسەر دراوسێ هەیە، ئەجری لەسەر یەکتری هەیە. پێویستە ئینسانی مسلمان ئەو حەق و مافی کە خوای پروردگار جاری کردو بتوانێت باشی جێبەجێ بکە. جا شریعەتی ئیسلامی مافی دراوسەی دابەش کردو بە سێ خۆناغ یان بە سێ شێواز ئەو مافەی دابین کردو و دابەشی کردووە. مافی یەکەم یان حەق یەکەم کە دراوسێ لەسەر دراوسێ مافی هەیە و ئەجری هەیە ئەوەیە کە دراوسێ ئەبێت چاک بێ لەگەڵ دراوسێدا، ئەبێ باش بێ لەگەڵ دراوسێدا، ئەبێ ڕێزی بگرێ، ئەبێ ئەوەی لە توانایدا خەرجی بکات لە پێناوی دراوسێکەی لە چاکەکردن لەگەڵیا، لە بەدەمەوبوونی، لە یارمەتیدانی، لە ئەوەی کە چی پێخۆشە بۆ خۆی بۆ دراوسێکیشی پێخۆش بێ. ئەو خۆناغی یەکەمە. خۆناغی دووهەم پێویستە لەسەر دراوسێ ئازاری دراوسێکی نەدا. کەف الئەذا، نابێ ئینسانی مسلمان ئازاری دراوسێکی بدا، نابێ ناڕەحەتی بکە، نابێ ئازاری بدا، نابێ بێتە مایی ناڕەحەتی و بارگرانی و ئێش و ئازار و ئەشکەنجە بۆ دراوسێکەی. ئەمە زۆر گرنگە کە لای ئێمە کاڵ بووەتەوە. بۆیە پێویستە بەڕاستی ئینسانی ئیماندار هەوڵ بدا دراوسێکی ئازار نەدا، هەوڵ بدا ئازاری بۆ دراوسێکەی نەبێت، چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسی ئیمانی بەخوا بە ڕۆژی دوای هەیە فلا يؤذي جاره، ئازاری دراوسێکی نەدا، ناڕەحەتی بەرامبەر بە دراوسێکی نەنوێنێ، دراوسێکی تووشی ئازار و شەرمەسەری و ناڕەحەتی نەکا. خاڵی سیەم کە لەم گرنگترە و ئیسلام دای ڕێژا و باسی کردووە تەحەمل و هەڵگرتنی باری ناتەقەتی دراوسەیە. هەمومان ئەزانین دراوسێ ئەجری هەیە، ئەرکی هەیە، ناڕەحەتیشی هەیە. کوابوو دراوسەکانی ئێمە هەرێکێک ئێمە دراوسێن و دراوسێمانە ئەو دراوسێ بۆ ئێمە کێشەی هەیە، ناڕەحەتی مشکلەی هەیە. دراوسی مهم، دراوسی چاک، دراوسی باش ئەوەیە کە ئەبێ زەرری نەبێ بۆ دراوسێ. دراوسێ لەو باشتر ئەوەیە کە قبوڵی ئەو زەرر و زیانە بکە. واتە کاتێک کە مناڵەکە زەرر لە مناڵەکەی دراوسێکە ئەدا، دراوسێکت خراپی بەرامبەر بەو دراوسێکە. دراوسەی چاک، دراوسەی باش ئەوەیە کە ئەو ناڕەحەتی قبوڵ بکە، بەرامبەر بە دراوسەکەی نەوەسێتەوە، قبوڵی ئازار و ناڕەحەتی دراوسەکەی بکات، جاهی خۆی هی خێزانی، هی مناڵەکانی، هی ئەو گرفتانەی کەواوەکو هەمومان ئەزانین و لە نێوان دراوسەکانە دروستە بێت. واتە خاڵێکی جەوهەری زۆر گرنگ ئەوەیە مسلمان دراوسێ قبوڵی ناڕەحەتی بەرامبەرەکەی بکات، دراوسەکەی بکات بە شتێکی کەم، بە ئازارێکی کەم، بە شەڕە مناڵێک نابێت کێشە دروست بێ و
ئەم دوو دراوسێ پێکە هەڵبژە و ناڕەحەتی لێوان دروست بێ چونکە بەڕاستی حەق و مافی دراوسێ زۆر زۆر گەورەیە تەنانەت لە فەرمودی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئەمەندە جوبرەئیل سەلامی خوا لەسەر باسی دراوسەی کردووە پێغەمبەری خوا وای زانووە عەلەیهی سەڵات وسەلام کە دراوسێ لە دراوسێ میراد دەگری و میراد دەبا بۆیە بەڕاستی پێویستە ئینسانی مسلمان ئینسانی ئیماندار دراوسێ بە شێوازێکی گشتی حق و مافی بەرامبەر بە یەکتری جێبەجێ بکەین زوڵم لە یەکتری نەکەین ستەم لە یەکتری نەکەین بتوانین ئەو حق و مافیکەوە خوای پەروەردگار دیاری کردو یان پێغەمبەری خوا دیاری کردو عەلەیهی سەڵات وسەلام ئێمە ئەو حق و مافوەرکە بەرامبەر بە یەکتری جێبەجێ بکەین هەر بۆیە کاتی ئێمە ئەچنە خزمەتی زانایان ڕزا و ڕەحمەتی خوایان بێ لە باسی دراوسی مافی دراوسێ بەڕاستی زانایانی ئێمە پێشینانی ئێمە پیاوچەکانی ئێمە ڕزا و ڕەحمەتی خوایان لێبێ زۆر بەباشی توانیوانە تەعامل لەگەڵ بەرامبەرەکانیان بکەن لەگەڵ دراوسەکانیان بکەن قبوڵی ناڕەحەتی دراوسەکانیان بکەن دراوسی وایە ئەڵێ 50 ساڵە من دراوسێم هەیە هیچ ناڕەحەتێکم لێ نەبینی تەنها خۆشی نەبێ تەنها چاکە نەبێ تەنها باشە نەبێ واتە ئەم دراوسێ من چاک بووە 50 ساڵ ئازاری دراوسەکەی نەداوە دراوسەکەی ناڕەحەت نەکردووە چونکە ئەزانێ ئەو ناڕەحەتی و ئازارێ بۆ خۆی ناڕەحەتە بۆ ئەویش ناڕەحەتە نەهێشتەوە تووشی بێ یان کە دراوسەکەی ناڕەحەتی ئێش و ئازارێکی هەبووە ئەم قبوڵی ئەو ناڕەحەت و ئێش و ئازارێ کردو و سەبری لەسەری گرتو و هەروەها هەوڵی داوە کە سەبری هەبێ و خۆی کۆنتڕۆڵ بکات لە بەرامبەر ئەوەی کەوا ناڕەحەتی بەرامبەر بە دراوسێکی ئەنجام بدا کەوا پێویستی ئەمەی ئیماندار بەو ڕوحێتەوە بەو دڵە فراوانەوە وەکو مسلمان برای مسلمانە مسلمان مادەم دراوسێ یەکترین زۆر باشە مامۆستا ئەگەر ئەوە بپرسین لە دیدگای شەریعەتەوە موژدەی پەیامبەری ئیسلام کەلامی ئیلاهی بۆ ئەوانەی لەگەڵ دراوسەکانیان باشن چییە؟ ئەو پاداشتەی دراوسەیەکی باش بەدەستی دێنێ لە ئەبەرەوەی دراوسەیەکی باش بۆ چین و بە پێچەوانەشەوە ئەو هەڕەشانە یاخود ئەو مەترسیانە بۆ ئینسانێک کە دراوسەیەکی باش نەبێ بە پێی دیدگای شەریعەت چی؟ بەڵێ گومانی تێدانە لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەموو چاکەیە پاداشتێکی هەیە هەموو خراپەیەکی سزایەکی هەیە جا من دوو فەرموودە باسم کە موژدەیە بۆ ئەو دراوسانەی کە چاکن کە باشن کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام موژدەی چاکێتیان پێدا یەکێ لە سەحابەکان هاتە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە پێغەمبەری خوای وت چۆن بزانم کەسێکی باشم چۆن بزانم لای خوا چاکم چۆن بزانم من کەسێکی چاکم پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئەوی تۆ بزانی چاکی یان خراپی پرسیار لە دراوسەکانت بکە میزان و هەڵبژاردن بۆ تۆ پێوانە بۆ تۆ دراوسەکانە ئەگەر دراوسەکان لە تۆ ڕازی بن بۆ تۆ بڵێن شایەتی چاکت بۆ بدەن ئەو تۆ کەسێکی باشی ئەو تۆ کەسێکی چاکی لای خوا باشی لای خوایش شایەتی چاکە بۆ درێ کەوا بۆ مژدەیەکی زۆر زۆر خۆشە پاداشتێکی زۆر گەورەی ئەگەر بمانوێ ئێمە لای خوا بە چاکە لە قەڵەم درێین لای خوا پلەمان بەرز بێ با چاکبین لەگەڵ دراوسەکانمانە با لەگەڵ دراوسەکانمانە پلەمان بەرز بێ با لەگەڵ دراوسەکانمانە تەعاملێکی چاکە بکەین پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەڕەشەش لەو کەسانە کە خراپن بۆ دراوسێ واتە ئەگەر چاک بی بەهەشت جێگەتە ئەگەر خراپی خوا نەخواست بۆ بەڕاستی تزاتێ بۆیە باسی ئافرەتێکیان کرد لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە زۆر دیندارە کە زۆر خواناسە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فڵانە ئافرەت قەوامەتەن زۆر شەو نوێژەکە زۆر بە ڕۆژوویە شەو زۆربەی شەو نوێژەکە زۆربەی ڕۆژەکان بە ڕۆژوویە بەڵام بۆ دراوسەکەی خراپە ئازاری دراوسەکەیدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەکسەر فەرمووی هي في النار ئەوە لە دۆزەخە لە ئاگرایە کوابوو کەسی ئازاری دراوسێ بدا لە دۆزەخا بێ ئەگەر کەسی یارمەتی بدا ئەگەر کەسێ چاکی بۆ دراوسێکی ئەگەر کەسێ لە گەرما و سەرما بەدەم دراوسێکی بێ ئەگەر کەسێ لە خۆشی ناخۆشیە لەگەڵ دراوسێکیا بێ بە تەئکید لە بەهەشتایە بە تەئکید پاداشتەکەی بەهەشتە بە تەئکید پاداشتەکەی ڕەزامەندی خوای پەروەردگارە کەسی ئەگەر خوای پەروەردگار لێ ڕازی بێ ئەوە گومانی دراوسێ لێ ڕازی بێ گومانی پێدانێکەوە خوای پەروەردگار لێ ڕازیە چونکە ئەم ئینسانە بەفی فەرمایشتی خوا هەڵسوکەوتی کردووە بەفی فەرمایشتی پێغەمبەریان عەلەیهی سەڵات وسەلام هەڵسوکەوتی کردووە لەگەڵ دراوسێکەیە باش بووە ڕێزی لێگرتووە ئازاری نەداوە قبوڵی ناڕەحەتیەکانی کردووە دەی خوای پەروەردگار لە حەقی ئەو چاکە و باشە و جێبەجێکردنی ئەو واجباتانی ئەو ئەنجامی داوە پاداش تێداتەوە بە ڕەزامەندی بە بەهەشت بە لێخۆشبوون بە مەغفرەتی خوای پەروەردگار بۆی کە لەگەڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دراوسێ پێغەمبەریان عەلەیهی سەڵات وسەلام لە بەهەشتا بۆیە بەڕاستی ئەو کەسانی لەگەڵ دراوسەکانە نەچاکن بە چاکە پاداشتان ئەدرێتەوە بە بەهەشت پاداشتان ئەدرێتەوە بە ڕەزامەندی خوای پەروەردگار پاداشتان ئەدرێتەوە ئایا مامۆستا دەکرێت جیاوازی بکەین لە چاکبوون لەگەڵ دراوسەکەمانە بۆ نمونەگە دراوسەکەمان غیرە موسڵمان بوو یاخود ئەگەر ئەمڕۆکە تەنانەت خزمایەتی و برایەتی حزبایەتیشی تێکەوتووە ئەگەر دراوسەکەمان لە حزبەکەی خۆمان نەبوو لە حزبی بەرامبەر بوو لە حزبی غیرە دینیەکە بوو یا هەر جۆرێکی تر یاخود بەگشتی ئەگەر دراوسەکەمان غیری ئاینی ئیسلام بوو ئایا دەکرێت بە هەمان شێواز دەبێت لەگەڵ یا باش بین؟ پرسیارێکی زۆر جوانە ئەچینە خزمەتی ئیبن حەجەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ وەڵامی ئەم پرسیارە
ابن حجر لشرح الصحيح ماي بخاري رضا ورحمة خوان لبي لجلدي دوانزة برجي دوانزة لباسي دراوسي دا أفرمي بناسي دراوسي من بوكا كي دراوسي بكي وتري دراوسي أفرمي دراوسي أمي مسلمان بي يان كافر بي يان خرابكار بي يان شاكار بي نيوشكر بي يان نيوشكر بي سودي هبي يان زياني هبي دجمن بي يان دوسي بي خصم بي يان خصم نبي أما في وتري دراوسي أوانا ناونين بو دراوسي أو كسي كخانوكي بخانوكي توي أو كسي ديواركي بديواركي توي أو كسي برامبري مالته أو كسي لتنشتي تو دايا أو دراوسي توي واتل الإسلام بيور بو دراوسي بون نوسان بخانوكتەوە بەرامبەری خانوەکەت نزیکی لە خانوەکەت بەرپشت و ئەملاولا و ڕاستوچەپی تۆیە نەک ناوی چییە نەک ڕەنگی چییە نەک بیر و بۆچنی چۆنە هەربوویە لە مەدینە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دراوسەی یەهودی بووە لە ناو ئەسحاب و تابعینا دراوسەی جوولەکە و غیرە موسڵمانان هەبووە بە باشترین شێوە تەعامل لەگەڵا کردو تەنانەت ئەفەرمێ عەبدوڵای کوڕی عومەر خوای لە ڕازی بێ قوربانیان نەکرد خێریان نەکرد حیوانیان سەرئەبڕی ئەو کەسێکی حیوانەکەی سەرئەبڕی تاو ناتایەک پێی ئەوت ئاگا لێ بەشی فڵان دراوسەکەم منێرە کە یەهودی بوو چەند جارێ ئەمەی لەسەر دووبارە کردووە کە گۆشتەکە بەش کرد ئەو دراوسەی لەبیر نەچێت چەند جارە ئەمەی دووبارە کردەوە ئەوەی کە گۆشتەکەی بەشەکرد پێ داخەوتی باشە ئەوە چی ئەوەنە باسی ئەەکەی ئەزانم بۆی ئەبەم وتی عەبدوڵای کوڕی عومەر خوای لە ڕزی بێ فەرمووی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر باسی دراوسی کردو دراوسی ئەژری زۆر لەسەرمان وتم نەوا لەبیرتان بچێ یان نەوا بەهۆی ئەوەی کەوا بڵێن دینەکەی لێمە جیاوازە ئێوە حەقی نەدەن مافی نەدەن بۆیە بەڕاستی لە ئیسلامە پێوەر نزیکی و پاڵدانەوەی خانووەکەیەتی دراوسەی خانوو دیوار و بەرامبەرە لای ڕاست و لای چەپە نەکەوەی لە حیزبەکەی تۆیە لە ڕەنگی تۆیە لە بیر و بۆچنی تۆیە لە دینی تۆیە لە ئیسلامەوە پێوەر نییە ئەوەی نەکردێتەوە ئایا ماوەسا پێویست دەکا پرس بە دراوسێ بکرێ بۆ نمونە لە فرۆشتنی خانووەکەمدا لە ئەنجام گەیاندنی کارێکی دیکەیە ئایا تا چۆندە ئەرکمە پرس بە دراوسەکەم بکەم چکە زۆر جار دەبینی بۆ نمونە ماڵێک دەیانوێ ژنێک بۆ کوڕەکەیان بێنن دراوسەکەیان کاتێک دەزانێت کە بووکەکە دێتە بەردرگا یاخود ماڵەکەی کاتێک دەزانێت کە لە نووسینگە دایناوە فرۆشراوە ئەو کاتە دەزانێت دراوسەی ماڵەکەی فرۆشتووە ئایا تا چۆندە ئەرکە دەبێت پرسی پێ بکەین تەمان دیارێن باسی گرنگی دراوسێمان کرد کە دراوسی ئەمەندە گرنگ و مەندە مافی هەیە حتمما ئەو مافشی هەیەکەوە هەندێک پرس و ڕای پێ بکرێت چونکە ئەگەر تۆ ئازاری دراوسەکەت نەدەی قبولی ناڕەحەتیەکانی بکەی شۆنخونی بە دیار و بکێشی ئاگا لێ بێ کاتێکە لە ماڵ نەبێ هەتا کۆتایی کەوابوو تۆیش بە هەمانشیوە ئەم دراوسیش کۆمەڵی مافی ئەکەوتە سەر ئەو بۆیە زانیان ئەفەرموون ئەگەر دراوسێ ویستی خانووەکەی بفرۆشی یان ئەگەر دراوسێ ویستی زەویەکەی لا بفرۆشێ کەشتێکی هێو دراوسەی لای دراوسێکایەتی پێویستە یان چاکتر و باشتر وایە پرسی ئەم دراوسێ بکات چونکە بەڕاستی تۆ خانووەکەت ئەفرۆشی کەسێکی تر دێتە ئەوێ ئایا ئەو کەسە بەو کۆڵانە باشە بەو گەڕەکە باشە بەو دراوسێنە باشە یان کێڵە خوانەخواست لەگەڵەوانە دژمنایەتێکی نییە کێشەیەکی نییە بۆیە شریعەتی ئیسلامی ڕەچاوە ئەی کردووە کاتی ئینسانی مسلمان لە شوێنێک ئەڕوا ئەو خانوو جێدێڵە یان ئەی فرۆشێ یان کەسێکی تر دێتە ئەو شوێنە پێویستە پرسی ئەو دراوسێنە بکە بە تایبەتی ئەوانەی کە لێوە نزیکن ئەوانەی کەوا لە ڕاست و چەپی و لە بەرامبەرین کە لە خودی ئەو شوێنەوە نزیکن پێویستە پرسیان بکە مشورەتیان لەگەڵا بکە و هەڵ بدا بەپێی دڵی ئەوان تەمان حتا شریعەتی ئیسلامی ئەوەی داناوە کە ئەگەر ئەم بوونە خانووەکەی ئەفرۆشێ یان ئەو زەوی ئەفرۆشێ پێویستە بەڕاستی ئەم هەوڵ بدا کەوا وەکو ئەگەر ئەو خۆی ئەیکڕێ بەمی بدا چونکە ئەم ئەحەقترە ئەم شیاوترە ئەم نزیکترە بۆی ئەگەر هات زۆر باشە ئەو زەویان ئەو خانوو شوێنە بکڕێ بۆ خۆی زۆر باشە مامۆستا لەگەڵمان بمێنەرەوە ناوبڕێکمانەیە و دێنەوە خزمەت بەڵێ بینانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین و دێنەوە لاتە